دەستگا خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری تەنیا لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بە بڕی 2,122 ملیۆن دینار هاوکاریان گەیاندۆتە نزیکەی 50,000 خێزان لە سەرتاسەری هەرێمی کوردستان. ئەم ئامارە تەنیا تایبەتە بە دەستگاکانی بەخشین و سۆمای چاوان و ڕێکخراوی هاوار لە یەک مانگدا. ئەمە جگەلەوەی ئۆرگانەکانی دیکەی کۆمەڵە ئەنجومەنی باڵا، سەرکردایەتی، مەکتەبەکان و مەڵبەندەکان و ئەنجومەنەکان و ڕێکخراوەکانی دیکە هاوکاری هەزاران خێزانیان کردووە. کۆمەڵ لە مانگی ڕەمەزان بە هاوکاری خێرخوازان خەریکی خزمەتی هەژاران بوو. لەسەر ئاستی ڕاگەیاندنیش تۆڕی میدیایی کۆمەڵ پێشەنگی میدیایی کوردستان بوو لە گرنگیدان بە ڕەمەزان و بەرنامەی سەرنجڕاکێش و ئامانجدار. ئەمە لە کاتێکدایە پارتی و یەکێتی لەو مانگە پیرۆزەش لە زوڵمکردن لە خەڵکی کوردستان و موچەخۆران بەردەوام بوون. لەسەر ئاستی ڕاگەیاندنیش بە شەڕی میدیایی و سارد لە پێناوی بەرژەوەندی حیزبی دەرونی خەڵکی کوردستانیان تێکدا. دەستگای خێرخوازی بەخشین لە مانگی ڕەمەزاندا بە هاوکاری خێرخوازان بڕی 1,691,423,000 دینار بەسەر هەژاران و کەم دەرامەتان و نەخۆشاندا دابش کراوە. لە سەرجەم ناوچەکانی کوردستان 44,674 خێزان لە هاوکاریەکانی بەخشین سوودمەند بوون. هاوکاریەکانی بەخشین پێگاتبوون لە دروستکردنی 11 خانوو بۆ کەسانی هەژار و منداڵانی بێباوک، هاوکاری نەخۆشانی گورچیلە، هاوکاری نەخۆشانی درێژخایەن و شێرپەنجە، سەبەتەی خۆراک بۆ هەژاران و بێباوکان، موچەی بەردەوام و هاوکاری دارایی و کڕینی جلوبەرگ بۆ منداڵانی بێباوک، دابینکردنی 23 کورسی شەحن بۆ خاوەن پێداویستیە تایبەتەکان، کڕینی ماتۆڕی بار بۆ هەژاران، پرۆژەی بەربانگ و دابینکردنی گۆشت و مریشک بۆ هەژاران. دەستگای سۆمای چاوان کە لەلایەن ڕێکخراوی خوشکانی ئیسلامی سەر بە کۆمەڵی دادگەری سەرپەرشتی دەکرێت، لە مانگی ڕەمەزاندا بە بڕی 260,405,000 هاوکاری منداڵانی بێباوک و هەژاری کردووە و 1,830 خێزان سوودمەند بوون. پەروین نەجمەدین لە دەستگای خێرخوازی سۆمای چاوان بە پەیامی ڕاگەیاند هاوکاریەکانی دەستگای سۆمای چاوان خۆی دەبینێتەوە لە 214 ملیۆن دینار هاوکاری دارایی، کڕینی خانوویەک بۆ خانەوادەیەکی بێباوک بە بڕی 30,000 دۆلار، کڕینی مەکینەی دوورمان بۆ دایکێک بە بڕی 600,000 دینار، دابینکردنی سەبەتەی خۆراک، دابشکردنی گۆشت و مریشک و شیرینی، کڕینی جلوبەرگ، پێڵا و قوماش، بەربانگ بۆ 420 خانەوادەی منداڵی بێباوک، هەروەها دابینکردنی 22 کیلۆ هەنگوین. دەستگای سۆمای چاوان لەسەر جەم شار و شارۆچکەکانی کوردستان مانگانە بەردەوام هاوکاری منداڵانی بێباوک و هەژاران دەکات. ڕێکخراوی هاواری خێرخوازی ڕێکخراوی هاوار لە مانگی ڕەمەزاندا بڕی 170,670,000 دیناری بەسەر هەژاران و کەم دەرامەتان و منداڵانی بێباوک دابش کردووە. ئەمە جگە لە دابشکردنی گۆشت و مریشک و شیرینی. عەبدولحەمید جەلال سەرۆکی ڕێکخراوی هاوار بە پەیامی ڕاگەیاند هاوکاریەکانیان پێگاتوون لە 69,980,000 دینار بۆ موچەی منداڵانی بێباوک، 29,750,000 دینار بۆ کڕینی خۆراک، 38,500,000 بۆ کڕینی جلوبەرگ
بۆ 1100 منداڵ. هەروەها کڕینی ماتۆڕی بار بە بڕی 24 ملیۆن و 400 هەزار دینار